وەک شعرەکانی گۆران ناسک و چەشنی نێرگس بۆن و بەرامەی گۆرانیەکانی مەستی دەکردیت هەرگیز وەک پیشەی سەرەکی گۆرانی نەوتووە تەنیا حەز و خولیای بۆ گۆرانی گوتن کردیانە یەکێک لە دەنگە نەمرەکان و دواتریش بووە یادەوەریەکی هەمیشەیی سلێمانی و کوردستان حەمەی نێرگزێک بە باڵای هونەری کوردیەوە ئەو هونەرمەندەی کورد بوون دڵی شکان گوێزەلیلی چاوم و بەرێ تۆ پەنابەم دەنگێ لە یاری دوورەوە چی بکەم لە زیل و بەم چی بکەم لە زیل و بەم هونەرمەند و گۆرانی بێژی ناسرا و حەمەی نێرگس ناوی تەواوی محەممەد ساڵح شەریفە ساڵی 1942 لە گەڕێکی کانی ئاسکانی سلێمانی لەدایک بووە بەهۆی بارودۆخی خراپی تەندروستی باوکیانەوە هەرزوو بە خێوکردنی منداڵەکان دەکەوێتە ئەستۆی دایکیان و هەر بەو هۆیەشەوە ناسناوی نێرگس کە ناوی دایکیان بووە دەبێتە پاشگیری ناوەکەیان سەختی ژیان منداڵی لێدەسەنێت و لەگەڵ براکانیدا دەبنە شاگرد و تێکەڵاوی ئیش و بازار دەبن خۆی گوتنی بەردەوام بە دوای ژیانێکی ئارام و نانێکی دڵنیاییەوە بووە ئەوەش لە قۆناغی پێنجەمی سەرەتایی لە خوێندنی دادەبڕێت دواتر و لە تەمەنی لاویدا ئەو کاتەی گۆرانی شاعیر بۆ یەکەمین جار گوێی لە دەنگی حەمەی نێرگس دەبێت هانی دەدات بۆ ئەوەی لاسایی هونەرمەندانی تر نەکاتەوە و گۆرانی تایبەت بەخۆی بڵێت حەمەی نێرگس بەشێک لە شێعرە ڕۆمانسی و سەرنجڕاکێشەکانی مامۆستا گۆرانی کردوتە گۆرانی و شێعری جوانی لە لادێ بووەتە هەوێنی یەکێک لە بەرهەمە جوان و دڵنشینەکانی ئەم هونەرمەندە شەماڵی ڕێگەی کانی ئەگاتە باڵاکەی ساڵی 1962 حەمەی نێرگس سەردانی بەشی کوردی ڕادیۆی بەغدا دەکات چەند گۆرانیەک دەڵێت هەرچەندە ئەندامە تورکمان و عەرەبەکانی لیژنەی هەڵسەنگاندنی دەنگ بەڵێ بۆ دەنگی حەمەی نێرگس دەکەن و پەسەندی دەکەن بەڵام ئەندامانی کوردی لیژنەکە ڕەتی دەکەنەوە و بە دڵشکاوی دەگەڕێتەوە سلێمانی خەم و ئازاری ژیان و دڵشکان ئەویان کردە گۆرانی بێژێکی دڵخوازی خەڵک و دەنگی ئەو بەتەنیشت یادگاریەکانیەوە لە شەقامی مەولەوی بۆ هەمیشە دەمێنێتەوە ئەی چاو چەشنی بازی قەفەز هەڵوەرێ پەڕێت وا باڵەتی ژەکانی نیگای جوانی دولبەرێت جوانی دولبەرێت ئەگەرچی لە ژیانی هونەریدا ژمارەیەکی کەم گۆرانی تۆمار کردووە بەڵام بەهۆی ئەوەی هەمیشە بەدوای بەرهەمی کەم و پوختدا گەڕاوە بۆتە دەنگێکی ناسرا و نەمر ئاواز و وێنە شعریەکان لە گۆرانیەکانی حەمەی نێرگسدا دەنگی ئەویان زیاتر دڵنشین کردووە لە لای خەڵک هەر ئەوەش وای کردووە بۆ هەمیشە وەک دەنگێکی زیندوو بمێنێتەوە خۆی لە گێڕانەوەکانیدا بازدەوە دەکات بۆ تۆمارکردنی یەکێک لە گۆرانیە بەناوبانگەکانی ساڵی 1970 لە بیناکەی تۆفیق قەزاز لە سلێمانی ژوورێکیان بە بەتانی داپۆشیوە و کردویانەتە ستۆدیۆ و لەگەڵ تیپی مۆسیقای مەولەوی تۆماریان کردووە کەوای سۆزی بەژێن و باڵابەر بەشان و گۆ زەوا جوانی بەشان و گۆ زەوا جوانی حەمەی نێرگس هاوشێوەی بەشێکی زۆر لە هونەرمەندانی کورد لە ژیانیدا سەختی زۆری بینی و وەک خۆی باسی لێوە دەکات هەر بەدوای نان و ژیانێکی باشەوە بووە و پێی نەگەیشتووە ئەتوانم بڵێم بڕواتان ببێت لە عمری 6 ساڵیمەوە من بەدوای نانە ڕاکەم و نەیگەیشتوونەتی دەستم نەکەوتووە لە ساڵەکانی کۆتایی تەمەنیشیدا نەخۆشی ڕێگەی نەدا بەرهەمێکی نوێی تۆمار بکات و ساڵی 2013 بەهۆی شێر پەنجەوە کۆچی دوایی کرد لە گردی سەیوان نێژرا و یادەوەریەکانی لە شەقامەکانی سلێمانی بەجێهێشت پەنجەکانە